لەم مانجی ئۆکتۆبەرە نرخی یەک بەرمیل نەوتی سپی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 130 بۆ 140 هزار دینارە. هاتنی وەرزی سەرما هێندەی تر خواستی لەسەر زیاد کردووە. تا ئێستاش حکومەت هیچ بڕەنەوتێکی دابەش نەکردووە. پارێزگاری هەولێریش دەڵێت چاوەڕوانی بەغدا دەکەین بۆ ناردنی بەشە نەوتی هاوڵاتیان. اینجا دابەشی دەکەین. دەشڵێت ئەگەر نەوتەکە لە بەغداوە نێت بەڵێنی دابەشکردنی هیچ بڕەنەوتێک نادەین. تا ئەو لەحزەیە کە قسە لەگەڵ ئێوە دەکەین ئەو بڕەنەوتەی کە بڵێن حسەی ئێمە نەگەیشتووە بەڵام وا چاوەڕوان نەکرێت کە لە ئایندەیەکی نزیک بگاتە دەستمان. بەڵێنی هیچ بەرنامە لەو جارێ نادەین چونکە ئەو مەوزوعەوەکو بە جەنابتون ڕەبتی بە ئێمەوە نییە، ڕەبتی بە حکوومەتی عێراقەوە هەیە، ڕەبتی بە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە هەیە. هەر بڕێک بگا ئێمە بە عەدالەت بە پێی تایبەتمەندی ناوچە شاخاویەکان بە زووترین کات دابەشی دەکەین. لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم بە بیان و قەیرانی دارایی و بڕینی بەشە نەوتی سپی هیچ بڕەنەوتێکی بەسەر هاوڵاتیانی سەنتەری شارەکان دابەش نەکردووە. بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش پەرلەمان دەتوانێت لەسەر ئەو پرسە لێپرسینەوە لە حکوومەت و وەزیرە پەیوەنددارەکان بکات. بەڵام تا ئێستا لە ئاست ئەو پرسە بێدەنگە. پەرلەمانتارێکیش دابەش نەکردنی نەوتی سپی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ شکستی ئیداری حکوومەت و بێدەسەڵاتی پەرلەمان دەگەڕێنێتەوە. ئەوە نیشانەی فەشەلی ئیداری ئەو حکوومەتە، ینی ناکرێتن تۆ نەتوانی یەک بەرمی لە نەوت بدەی بە هاوڵاتیانی خۆت. ئەی پلانی تو چییە؟ ئەی شێوازی ئیدارەدانی تو چییە؟ ئەی ئەو مەسفانە، ئەی نزیکەی 500 هزار بەرمیل ڕۆژانە داهاتی تووە، بەرهەمی تووە، بۆ کوێ ئەسێ چی لێ دێ، کوا پارەکەی؟ یعنی ئەوە کۆمەڵێک پرسیارن بەڕاستی پێویستە ئەم حکوومەتە وەڵامی بداتەوە. بەداخەوە تا ئێستا ئەم حکوومەتە هیچ جیاوازیەکی نەبووە لەگەڵ حکوومەتەکانی تر، نان لە چاکسازینە لە ئیدارەدان لە هیچ. بەڕاستی خراپتر بووە، باشتر نەبووە. بۆیە ئەرچی پەرلەمانی کوردستانە بەڕاستی بە دووەداچوونی جدی بکات لەسەر ئەو بابەتە و حکوومەت بانگێژ بکات، سەرۆکی حکوومەت بانگێژ بکات، وەزیری پەیوەنددار بانگێژ بکات کە ناکرێتن بەو شێوەیە بەو خەمساردیە حکوومەت بەرامبەری هاوڵاتیان بەردەوام بێتن. ناکرێت دابەش نەکردنی نەوتی سپی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بووەتە هۆکارێک بۆ ئەوەی بازرگانان دەست بەسەر بازاڕی نەوت دابگرن و نرخەکەی بەرز بکەنەوە. لەلایەکی تریشەوە بەهۆی هەژاری بەشی زۆری دانیشتوانی ناوچە شاخاویەکان پەنا بۆ بڕینی دار دەبن چونکە ئەوان ساڵانە بۆ خۆگەرمکردنەوە پێویستیان بە 4 تا 5 بەرمیل نەوت هەیە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.